دەمباش تەماشەوان و گۆدارên بەدەنگ ئیرۆ بابەتێمە دیسە دەولەتێک کوردیا کەمنارە دەولەتا میدی بەلکی وەتەوان ناوێ بیست بێ ئەو دەولەتا میدی پایتەختاوێنە نەهاژیر بێژن هەمەدان کەوێ ڕۆهلاتی کوردستانیدا داویار ڕۆهلاتی کوردستانی جارێ ناوێ جەهمەزانە بوو کوردیش خۆ گوتنا هەمەدان جەهمەزانە هاتیە یعنی جهێ زانەبوونی جبەر گو دیاک و هەنگی زانەبوو پرسگرێکی مڵەت و ئێلا چارەسەرکردن بولو هاتە نامکردن لێلجەم یۆنانیە ناوێنە ئەکپاتانایە ئەو دەولەتا میدی 527 بەریازاینێ 727 بەریازاینێ 727 بەریازاینێ حتا 548 بەریازاینێ مایە سینۆرەی گەلک فەڕێبوون گەها حتا هەرێما ئەرمێنیا ئازەربەیجانێ و گەها حتا ئەفغانستانێ وەکی ترکێ کوردستان تەفدا و ڕۆژاوای کوردستانی تەفدەشی پێوەگرێدایی بوو ڕۆژاوای کوردستانی دەما دەولەتا میدیدا ناوێنە خۆر مید بوو یان سۆر مید بە ناوێ سۆرج بابکەی مەی خۆری هاتیە و خۆری بەریا میدیا بوون ئیدا هەردوو ناول سووری بوون ناوێنە خۆر مید بوو هاتە ئاواکردن دەولەتا میدی سەردەستێ دیاکۆ یێگۆ وەکەنهامە گوتی 727 دەولەت ئاوا کرد دەستلاتداریایینە ما حتا 675 شخوا دەما بوو دەولەت ئاوا کرد بەریایینە نەدەولەت بوو بەریایینە ئێلێن کوردی بوون دەستلاتدار بوون ئێلا گەلە خوارد بوون ئەوژیش پاشمایەن بابکەین دەولەتێمەی کوردیە کەمنار مینا میتانیا کالتیا و خۆریا وانا بوون ئێلێمەی کوردی ئێگۆ دیاکۆنۆف ئەو دەولەتا میدیش و ئاوا کرد بوسی بوون و ئاریزانتۆ و پارتاکەتی و بادی و مۆغ و میتان ژبا ئێلێن کوردی دەولەت ئاوا کرد و دەولەت گەلک خوارد بوو دوێ دەمێدا دەولەتا ئاشووری هەبوو دەولەتا ئاشووری ناودارە جەم هەموو دیرۆک ناسا گۆ گەلک دژوار بوو هێشک بوو شدت و دژواری بکات ئاین دژی مەڵەتە و دژی دۆراخوا لەو ڕاوێجا ئێریشی بێ دەولەتا میدی کرد و ئێریشی دیاکۆ کرد لێ نکاری بوو دەولەتێ داگرگەر تالان بکەین لەو ڕاوێجا دەبێت بە خوێندنەکە سەر خواردنێدا دیاکۆ بخنزی بێخانەت کوشتن هەنێک بێ کوشتن و هەنێک بێ ناگرتن سەرگۆنی ڕۆژاوای کوردستانی تایبەت هەرێما حەمایکردن پشتی دیاکۆ کوڕێوینا کورمانجیەمانها ئەم بێژن فەرهاد ji hêvî girt lê hingî navê yê kevnar di Kurdiya kevnar navê Firaorta bû yan Firaorta yan Firahorta hingî ew navê wî nabû Firaorta piştî Diyako hat me got ji 675 dest pê kir destlatdariyayîna heta 656 Firaorta dîset kete bin kete pêşiya talanên ئاشووریا دا و دوێ دەمێ دەولەتێک سیتیژی هەبوو ئەوا سیتیاژی ئەو ژی سیتیژی ئارینە ئەواژی ئێریشی دەولەتا میدیت کرد گەلک بە تایبەت دەولەت سەر دەستەی سیتیا قەلس و زەعیف بوو و ئاشووریاژی ئێریشت کرد و دوێ دەمێ هەنگی کەی ئەخسار هەنگی زارۆک بوو جوان بوو گوهدا لەشکریە پەروەردەی وانە دەولەت مەگۆ قەلس بوو سەر دەستەی سیتیا و سەر دەستەی ئاشووریا و سیتیا دەولەتا میدی تێک برن و فرائۆرتا کوشتن دەما گۆ فرائۆرتا کوشتن کەی ئەخسار نوکە دەولەت کۆم کرد مەگۆت بجوانیا خوا گوهدا لەشکریە نوکە دەولەت کۆم کرد و ئێلێمە دیسە کۆم کردن و ئارتێشاخوا خوارد کرد ئارتێشاوە خۆت کرد و دەست بە ڕزگارکردنا خاکە میدیا کرد دە ئێریشێن سیتیاندا و دژی ئێریشی سیتیا و دژی ئێریشێن ئاشووریا کە ئەخسار گەلێکی بسەرد کرد مێرخاس بوو دیرۆکێدا ناودارە کاری بوو سیتیاژی بشکێنێ دشەڕاندا و دوورکێ و خاکێ ژوا ڕزگار بکێ و ژغەی نیولۆژی بەرەی خۆدا ئاشووریاژی
بەری خۆدا ئاشوریاژی و شەڕی ئاشوریاژی کرد شخوا کە یەخسار و شەڕیە بە ئاشوریا گەلێکی ناودارە نەب تەنها میدیا تەنێ جارێژ ئاشوریا کرد تێکلین دیسە پسیتیارە بەکردن و تێکلی بلی دیارەژی و تێکلی بابلیارەژی بەکرد کلدانیارە بەختۆن سڕە بەکردن و پەیمانی سیاسی بوارە هەمزەکردن ji ber got hemûa dît got dewleta Aşûrî desthilatdariya Aşûriya got paytexta hêngî nînewa bû matirsîne xetara ser hemûa lewra vêje peyman bi mîdya ra pêk anî peymanên siyasî û aborî û serlevkirin got pevra artêşekê konfederasyonekê çê bikin dijî Aşûriya û şerê Aşûriya bikin lê dibû bi serokatiya کەی ئەخساری میدی سەرۆکێ وێ هەڤپەیمانێ بوو وێ کۆنفدراسیۆنێ بوو عالیە دیرەژی کلدانیا تێکلیên malbatî bi keyxsara girêdan kە çavîna dîrokê de navê Omîd saya û bi zimanê Kurdî de bi berdewamiya zimên navê Omîd Omîd yanî hêvî û emel ji kurê xwe Nebûxisra Nebûxinnesr anî ji ber got dema got serdana navbera hev de çê dibû Nebûxinnesr bavê xwe Buxtinnesr li serdana ji hemezana mîdya dikir wî û Omîdê ji hev hez kirin û ji hejêkirinekî anî û heta belkî wa ew gulîstanên dalheqandiye Babil we bîst bê heda Babil meeleqa belkî we bîst bê Nebûxinnesr ji wê keça Kurd re ava kir ji ber got rewşa mîdya hingî xweş bû weke biharê bû cem û kihanî bû av bû lê li rewşa Babilê ziwa bû tenê hema nêzîkî cemê Feratê bû û li peyabanê Sehrayê bû bêhnayê teng dibû Nebûxinnesr hingî hecê dikir jê re ew gulîstan ava kir qesra wê avahiya wêne koçkayê Sêê ser çarqata tev de kira mîna gulîstanekê ji dûr holê mêzan bana ji dara û gulapê ve xuyanet kir lewra mirod goxey gulîstaneka daleqandiya em nav lê hate kirin dest bi şerê xwe kirin kildaniya û hamilata û serokatiya mîdya û êrîşî Aşûriyan kirin ji 615 beriya zehînî keyxsar jê re artêş ava kir şer re û kete şera û cenga da û bi demara û bi cenga re xak rizgar kir û artêşa Aşûrî dişkand heta bû 612 beriya zehînê roja Newrozê em tev edan got Newrozê 22 Edarê ew xwedkeveyekî Nîsanê de bijtin lê ser hejmara رولاتی شرقی بو اونها بوا 22 Edarê li wê re de cenga herî mezin bû artêşa kildanî başûr ve hat ji Babilê û artêşa mîdîya Kurdî ji rolat ve hat tevlî wa hêzên Tirkê û êrîşî desthilatdariya Aşûriya kirin êgo serokeyên padîşah bûn ji we padîşahî wa piraniya wana stemkar bûn zordar bûn navîna Sîn îşî کۆن سین ئیشی ئیشکۆن بە کورتایی بوو زەهاک ئش و تەفتێ گوهارتن و ئز و ئس و تەفتێ گوهارتن دڵمێن دە بدەمێرە و ئەو ئەم بوو پاشگەرێک ژێ هاتە ڕاکردن بوو زەهاک ji ber ew zehakê got kawayê hesinkar şikandî gelek dîronan bêzin bê keyexsar ew kawaya lewra bêje 22 Adarê ew desthilatdarî şikandin û heta wî padîşahî ew padîşaha te kuştin bêjin wî xwe kuşt wî xwe avête nav agirda dewleta Mîdî ji wê rojê ve îda 22 Adarê kire şahî û kire cejin bi fermî lewra bêjin Newroza rast ya aliyê netewa Kurd û ariya û siyaset û milata da ji aliyê siyasî ve dibê ewa 22 wê Adarê pişta çiqa dewleta Aşûrî li ber xwe xizî û samtîx padîşahê Ferûniyê Misrê arî jî kir û heta li Heranê jî ceng çêbû lê dîsa nikarîbûn vegerin dewleta Mîdî bi ser ket ji wê bûyî rengî dewleta Mîdî xwe ji êrîşên Aşûriyan parastin û heta ê weke Hîrodot bavê dîrokî dibêje divê keyexsarê Mîdî xweş koletiye û bindestiya Aşûriya rizgar kir xwe û miletê xwe rizgar kir û ew desthilatdariya dijwar şikand û heta Diyakonov jî dibêje divê
شەڕێ وانە دژی ئاشووریان نە شەڕێکیش بۆی داگرکردنێ بوو شەڕێکی ڕزگارکردنێ بوو هەموو دیرۆک ناسن پرتوکێوانە هەنا شخۆ پرتوکە هیرۆدۆت ناوێنا دیرۆکە و پرتوکە دیاکۆنۆژ ناوێ میدیا دەرەوەتا میدیایە تێدە دەبێژن بێ شەڕێ ئازادی و ڕزگارکردنێ بوو لەورە مەڵەت هەموو پێ کێف خۆش بوو حتا دەگۆ دەماک و دەولەتە ئاشووری شکاندنژی کەتنە پایتەختاوێژی بێ دیسە کەی ئەخساد ئازادیا ئۆلی و ئازادیا چاندی و ئازادیا نەتەویدا مەڵەتی ئاشووری و ئالیکی دیبەژی گۆتە بابلیا گوعالیە ئابووری من تشتێک نە خاک نە هەر تشتێکی ئاشووریان نابێت تەنێ دەسەڵاتدار دیموقراطی تێدەوەری ئاواکردن یعنی تالانکردن قەدەخەکرد ئەو دیرۆکناس هەموو بێژن کە یەخناس هەرێم سعی کەی خەسرۆ هەرێم سعی ئازاد کرد جوا ئێریشێ ئاشووریان لێ دەولەتێک دی هەبوو دگوتنێ لیدی دەولەتا لیدیش ئەوژی ئارینە ئەوژی ئارینە بنە پێشیên مەڵەتێ وەکە کورد و یێ فارسی و یێ هەرێمی ئەرمەنی وانە ئەوژ دە هەرێما باکوور و ڕۆهلاتی کوردستانی بوون ئەواژی ئێریشی میدیا کرد لێکەی ئەخسار شەڕێوا کرد جەنگێک ناودار لە نەقەبا لیدیا و نەقەبا کەی ئەخسار لە پێک هات 6 ساڵامە 590 حتا 550 یعنی دەبێ 6 ساڵ ڕاستە 5 ساڵ خۆیاکردن لێ کەوێ ناوها دەبێ 6 ساڵ دۆم کرد جەنگێ لێ کەسی جارێش کەسی نەکرد دەبێت دەماوادا ڕۆژ خراپ جەنگێ دە ڕۆژ خراپبوو و ڕۆژ حەجی ڕۆژ جەمە کووردا و جەم ئاریاسعی ڕۆژ پیرۆزە دەوێت دەما گۆ ڕۆژ خراپبوو بێ وڵا خودداژمە غەیدی لەمە ڕۆژ خراپبوو خودێم هەردوو لەسەر ڕاستیەنە کە ئەمێ ئاشتی پێکەین ئەمێ لەبێن دەبێت شەڕی خۆڕاوەستاندن و ئەو شەرکردنە بەرەنگێکی هەری خۆش ئەنجامەی نات نەقەبا خۆدا و سۆز جەبرەدان سۆزایەکە مینی گۆ ئەم مەڵەتی یەکن حتا کەی ئەخسار و حتا پادیشاهێ لیدی ئالیاتس بهەرەکەی برینکە بچووک جنگی خۆکردن خونژی ئانین و داینە سەرەر خونا خۆکردن یەک گۆژێ پێدا ئەم یەکن و ژغەینی ولۆژی کەی ئەخساز کەچا پادیشاهێ لیدی ئەلیاتس یا گۆ ناوێ ئارینزە ji kurê xwe astiyagira anî û aştî bûyê rengî kete herêma Mezopotamiyê da serdestê dewleta Mîdî piştî key Exsar ê Mîdî kurê wî astiyag hat serdestdariyê ji 550 heta 548 dawî bû dewleta Mîdî serdestê wîna berdewam kir lê xuyaya گۆ ئەستیاک ڕاستە شەهرستانی بوو ڕاستە گوهدا دەولەتی لێ ئەو خۆرتبوونا کە یەخسار پێر نەبوو ئەو ڕێخستی ناوینە ئەو گوهدان ئەو پێشکەتنا دەولەتی و خۆشییا مڵەتژی ئارامیان مڵەت یا گو سەردەستی کە یەخسار چێبووین خویات کێ سەردەستی ئەستیاک نەبوو لەو رابطە بێ قاتین جواکی بوونە قەتقەت تێر چێبوون فەقیر چێبوون کۆچکا سەرۆکاتی بوو جهێ دەکا ینی موعامەراتە پیلانسازیە هەنێکی دەولەت سست بوو وقتی دەولەت سست بووشخوا میرەشینەکە فارسی هەبوو نابێ پارسا بوو ئەوژی دەبن دەستێ میدیا دەبوو و ئەو میرەشین سەرۆکێ وێنە مرۆڤێ میدیا بوو کورێ وینە کورش یان کی خسرۆجان بژن کورش کەچا ئەستیاغ ئاماندا ئاهنی بوو ئامادیانی کورژخوا زاوای میدیا بوو زاوای ئەستیاغ بوو و لێت نامالێ دەبوو و چون هاتن هەبوو و ئەوژی میرەشینە پارس نەدەولەتە مونگی یعنی فارسی نەدەولەت بوون گرێدایی بوون دەولەتا میدی بە لێ خویات کێ تەمایە دەسەڵاتداریە لەسەرێ کۆرش خست و بە ئاریکاریە کەسنە جوو و بە ئاریکاریە سەرۆک لەشکری دەولەتا میدی خارباکۆس بە ئاریکاریە وینە دەک و پیلانسازی دژی دەولەتا میدی پێک ئانین و ئارتێشە میدی بوو دقت هارپاکۆس یان خارپاکۆس
بو مخابن حواله ایریشکارا حواله کرش اما گوتی بو خوارزیه استیاق النبی استیاق بو کلی کجاوی نبو و خوارزیه کردابو شر دولت کرن د جنگادا هيرودوت بحث كده براس هيرودوت و أرنولد توينبي ده بتشقى استياق بشرادة سرجي كت ليولوجي نكاري بردوان به هم بهن ارتشاوينا خالص زعيدو لو راجع كورش دولتا ميدي شكاند و استياق جي املاكنا كورايا وينادا استياق جي كرئيسي حتى قلتنا كان هالجمع قلتنا خربو هيا قلنا خربو ام تب قلنا خربو اختي امريكي كيم بيني خربو شما خربو جبر خارباكوس د زندان د شو سرك الاستياقس كيفا خوجي راني يعني بام تقرتين بجي استياق زانا جيبو عقل مزن جيبو غوتا غو باكري غو خربو نابي بيوچكر خارباكوس غو خربو اريت ازداما عادت دلتا ميديشكا بلا يك ميدي سربات شما بيانين تا عين داين سدس دار ميدي تا اب يك مگر غو هزاره سالا نما ازاديان بالما بغري وراستي ولوچي بوجي پشتی استیاق دولتا فارسی میدیا کربن دستی خدا و دولتا میدی بچند داوی بزمان بنویسه سعی سنوی خوا بکارانی و او خود چند زمان سعی تب کردی بو میدی بو حتی رنگی سیاستی دستلات داریشی لی دستلات دارا و داگر کرین کردستانی نا بیجن زمان کردیان زمان میدی جهدت کنه دولتا فارسی دولتا اخمینی دوی پشتی وینا دا پشتی و کورش سه جارا پشتی کورش دولتا میدی داگر کر سه شورش ورا پرین دیجی دولتا میدی رابون هر سیگاجی هولدان رزگار کرنی دست فارسیات کرن لی مخابن فارسیا شیوه هری دجوار کشتن و گوهجه کرن و چاب درخستن و پارچه کرنا سروک شورشا پیکتانین هر سی سروک شورشین ما یه راپرینه ما یک ناوینا کومات هبون 522 ابشورش رابو و فراورتا يعني خشتريتا ماغو فراورتا يعني فرهاد 522 شورش رابو و پشتی وانا جتران تخمه او جيب شورش رابو لي شورش ابسرنا كتن دولتا ميدي ما بندستي دولتا گله فارسی خو او جي آرینا لی ماغو بچاند و بشیوه سیاسی یه کردین ام تبزان گو 333 الويناوي اسكندريه مقدوني هات فارسي شكاندن ميديا كتبن دستي فارسي هذا اسكندريه مقدوني چانداوي هنكي نرمبو هيلينستي بكار اني يعني چاندا يونانيا يا هيلين دايكا بابيراوانا و چاندا رولاتاناوين تبلی هفدو کر کسی کی باش براسه تعدل چندا کردی کل زردشتیه کر لبیتاری اب خوشی هاتا گو هاتن اسکندری مقدونی خوشی باوری بزردشت آنی و قدر زردشت و پشتی کتناب کردادا و چندا واوری بازی و ناس کرن قدر چندا زردشتی گرد و سری خوش اهور امز داره دو طوان لو را بیجا هنکی آزادی دا میدیا ویده مناوی آتروپات بود دستی آتروپات دبون نه آذربایجان نه بشک میدیا آذربایجان ناوی آتروپاتا ناوی آذربایجان آتروپات هاتیا دما وینادا میدیا هنگ آزادیستان لی ام تبزان گوسکندری مقدون ایزهرمی کوچکر دیس حکم وگرا دسته کاشانیا دا میدیا دسته اشکانیا دا هر به اشکانی جی کردن و پوش دسته ساسانیا دا جهنگی به حتی نا او چاندا میدیا بوی رنگی بردواما بناوی فارسیت لیدکو که خود چاندا کردیه چاندا میدیا یا به کرتا آخافتنی امیب داوی کن و سپاسیا گهداری آود کن و سپاسیا آجانسا ودنگت کن من خوشیه ده